حزب معارض ڕێکخراوی سروشتی کوردستان بە هەماهەنگی ڕێکخراوی کۆمەڵی کوردستانێکی سەوز و چەند برادەرێکی تر دوو لە گۆڕستانی مردووەکان مەراسیمی بە خاکسپاردنی باڵندەیەکی جێبەجێ کرد. ئەم باڵندەیە لە جۆری هەڵۆی دەگمەنە ماوەی هەفتەیەک لەمە و پێش لەلایەن ڕاوچیەکەوە لە گوندی بەردەکەڕ تەقەی لێکرا بوو. دوای ئەوەی لە ڕێگەی خێزانێکەوە ئەدۆزرێتەوە بە برینداری ڕێکخراوی سروشتی کوردستانی لێ ئاگادار کرایەوە. بەسپاسەوە دکتۆر هیوا لە ڤێتەنەری سلێمانی چارەسەری پێویستی بۆ کرد، بەڵام بەهۆی ئەوەی جۆری ئەو چەکەی باڵندەکەی پێکرا بوو جۆری تاپڕ بوو وە ساچمەکەی ژەهرایی بوو تێکەڵی گیانی هەڵۆکە بووە. لە ماوەی 5 ڕۆژەیە نەیتوانی هیچ جۆرە خواردنی بخوات. دوێنێ ڕۆژی یەکشەممە گیانی سپارد. پەیامی یەکەممان بۆ ڕاوچەکانی هەرێمی کوردستانە بەداخەوە ئەتوانین بڵێن ئەوان هیچ جۆرە بنەمایەکی ڕاوکردنیان تیا بەدی ناکرێت لەبەر ئەوەی ئەم باڵندەیە نەگۆشتی ئەخورێت نا هەڵ ئەکوتێتە سەر ڕز و باخی هاوڵاتیان، شتێکە تەنیا بۆ میزاجی ڕاوچەکانی هەرێمی کوردستان ڕاوکراوە بە هیوان واز لەو جۆرە ڕەفتارانە بێنن. پامێکی دیکەمان بۆ کۆی مرۆڤایەتیە کە ئاکرێ مرۆڤایەتی لە ڕێگەی خۆشویستی سروشتەوە یەکتریان خۆش بێت. ئەم ڕاوانی کەکرێ بنهێنیەکرێ بە ئاشکرا ناکرێت. ئەگەر لە بەردەژێنیشە بە ئاشکرا بکرێ هەر نهێنیە لەبەر ئەوەی دوورە لە بنکەی پۆلیسی دارستانی. باڵندەیەشە لە هەڵۆ گۆشتخۆرەکان بە هەڵۆ دەنوزەردەکان بەناوبانگە یا خۆڵ بڵێن ئاڵتونی و شتێکی دەگمەنە باڵندێکی دەگمەنە لە جیهانە بەرەو کەمی ئەچێ. بێگومان ئەم باڵندەی ئەگەر بێتە سێنی تەمەنی ئەگەڕێتەوە بۆ چەنا مەلاین ساڵمە پێش بەم جۆرە هاتووەتە لەگەڵ گەشتە سەندران بچووک بۆتەوە بەم شێوەیە بووە. بێگومانەمەیەکە لە باڵندە گۆشتخۆرەکان و لەو باڵندانەیە کە ڕۆڵێکی سەرەکی لە هاوچێشی ژینگەیە و ئێستا لە زۆر جار لە وڵاتانی ترەوە هەوڵێن بێن لە کوردستانە ئەمانە ڕاوکەن. بێگومان ئەمە شتێکی باش نییە بەلای ئێمەوە ئەبێ ئەم باڵندانە بپارێت چونکە ئەمە وڵاتی خۆیانە خاکی خۆیانە و ئێستا بە خۆشببختانە هەندێک باڵند لەم جۆرە بەس بەم شێوەیە لەم شوێنە هەم شێوەیان کەمە لەمە بەڵام هاوشێوی تر هاتووە لە کوردستانە ئێستا نیشتەجێن بە حکمی گۆڕانکاری کەشواوە ژینگەوە هەندێک بازی ڕووسی هاتوو ئێستا لە منتیقەیان لەم ناوچێن.